من ناوم هاوڕاز ڕەفیق کەریم کوڕی شەیدی سەرکردە حاکم ڕێبوار گۆبتەپەی کە ناسرا بوو بە حاکم ڕێبوار تا ساڵی 1970 هێزی پێشمەرگە لە گوندی گۆبتەپە و مەنتیقەکەیە هەبوو. باوکم بێچێ بۆ لەوانەیە کە بڵێن حاکمی کۆمەڵایەتی مەنتیقەی شۆن شێخ بزێنی قەڵاسیەوکە بوو لە مەنتیقەی خۆمان. لە 1970 کە شیمای لە گوندی گۆبتەپەدا ینی دەورانی تایارەکان کە بەسەر گوندی گۆبتەپە و مەنتیقەکە ئەسوڕانەوە دەورانێکی احتیادی نەبوو، ینی هەموو کەس ئەیزانی کە ئەم تایارانە نیازی ڕمیکردنیان هەیە. ئێوارە بوو لە ڕەمەزانە هەموو سەعاتی ڕۆژی نەمابوو، نیوەی لە ناودێ بوو، نیوەی لە ڕەنەکان بوو، ئێمە خۆمان لە ڕەنەکە بووین. ئەنویست ئیتیجای هەواکە بدۆزنەوەنە کە چونچۆنایی بێوێ شیمال لە گوندی گۆبتەپەدا و بۆی کە خەڵکێکی زیاتر لە گوندی گۆبتەپە شەید بکە. تارەسی خۆ بوو 6 تیارە بوو، وەڵا وعدێ 2 تیاریان هات 13 قومەلەی لەم دێدا کە ئەو قومەلانەی لە ناودێدا یەکشان لە کن ماڵی مەلا کەریمی داوە لە ناوەڕاستی دیەکە، یەکشانی بە دیماری کاکە عەبدوڵلا داوە ئەو دەوری 17 کەس لە زاخکەیان مردووە. بە باوکشم گوتم با ئەوە شتێکی بەردایەوە تایارەکە کاتێکمانزانی لە ناو دیەکەیە دووکەڵەکە بەرز بووە و لەگەڵ ئەوەی کە لە ناو دیەکە بەرز بووە لە ناو زیەکەشیدا لە ناو زیەکەش بڵێن ماسیە زۆری کوشت، خەڵک خەریشی گرتنەوەی ماسیەکانیش بوو نانەزانی بە چەکی شیمایەکە ماسیەکانیش کوژراوە. پێشمەرگەی دابووتان کاکەمە ئێوە چیەکەن لێرە چیمایی لێداوە ڕاکەن بۆ ڕەنەکە. لە هاتنەوانێ ئەم پڕم لە موچای هەمووی چیمایی بووە پڕشکەڕۆنی پێوە بوو. کە من هەناسەم سوار بوو کەس بە تەمام نەبوو لەبەرەوەی من هەردوو قۆڵم سوتا بە چیماکە و هەناسەشم ئێستاش تەحسیری چیماکەی لەسەرە. ئەلێڕواتا بن مزگەوتەکە کەلاشی وڵاقکەوت بوو، کەلاشی وڵاق و زەلام تێکرا بوو. کردیان نەمەچینەوە هێناین لە ڕەنەکە. گوتیان باوکی کت و پڕ کوتی ئەو تیارانە بە نەوەی دێ کوڕە چیمایە وەستێنێ. پورە ئەمبەرێکمان هەبوو خواافریکایی شەر بە چیماکە شەید بوو، ماڵی کچەکەی لە ناو ئاوایەکە بوو لەگەڵ ئێمە هاتەوە بە ناو دیەکە هەر لەوێ مناڵێکی لە باوەش گرت بوو لەگەڵ مناڵەکەی ئەوە شەید بوو. بە هەمان شێوە مامێکم کە بڵێن ویستە بووی بچێت دەستنوێ شەڵگرێ کوڕەکەی چوو بوو پێشتر بۆ کە شوێنی دەستنوێ شەڵگرتن کوڕەکەی لەوێ شەید بوو، ئەوی چوو بوو ئەیش لەوێ شەید بوو. زۆربەی خەڵکەکانمان کە بڵێن لە شوێنەکانەوە لە چەمەکانەوە هاتوونەتەوە بۆ ناو دیەکە بۆی سۆراغی کەسوکاریانکەن بە زۆری ئەوانە شەید بوون. وعدێ تەماشام کرد چۆلەگە و تەیر و تویر هەمووی لەو عەردە کەوت بوویە و شیمای بووی نێو شیمای. ئافرەتێکم بینی ناوی باجی سەبیحە بوو، ئەو پێچوو لە قومبەلەکە و زۆر نزیک بوو کە لێیدا بوو، ینی چۆن بڵێ شێوەیەکی دەموچای ئەمانەیە ڕەش بوو بوو سوتاند بووی. دکتۆر هەبوو دکتۆری پێشمەرگەشی تیا بوو ناو دیەکە هاتن دەرزیان لێدا، بەڵام بەداخەوە ئەوەنەی نەبەر ئافرەتەکە لەوێ ڕۆحی دەرس و شەید بوو. نیو ساعت ڕۆژی ماوەستا ڕۆیشتین پەلی منداڵەکانم کرد ڕۆیشتین وردە بەو دەمزیا چوینە قەبرستانەکەی بەڵخامیش، ئەم قەبرستانە ئێرە بە پێشمەرگە و بە ئەسار و ئەوی مابوو ڕایە کرد بۆ ڕەنەکان و بۆ دەستە و دەکەوتن و وەڵایە ئێمەش کتمان چی بکەین چنەکەین کردی نێمەچینەکەەوە عیلەکەی ماوەی خارەقادە لەس ئەو گردە بوو گوتی یەکیان ئێسانە جیراونەوە عیلەیان گوتی ڕێبوار چمان لە یەکەی ماڵی باوکم هیچی نەماون لە ڕەنەکەی. تارکتەرێ بە لە تەمەخەکەەوە هات بەرەو ڕووی ئێمە کە حاکم ڕێبواری تیا بوو، حاکم ڕێبواری تیا بوو دەستم لێ ڕاگەڕایان گرت. گوتم کورە حاکم ڕێبوار پیاوی چاو ئێمە زۆر هیلاشین هەڵمانگرن مناڵەکان ئەوانەی لە ناوێنە کو بابێەوە چیماتان لێ دراوە بەخوا نابێ. حاکم ڕێبوار گوتی بە ئیسمی خوا ئەمانە سوار نەکەین سا ئێوەش دەبێت دابەست. لەو پەڕی سەر لێ شێواویدا خەڵکی گوندەکە هەر کۆمەڵە و باراستەیەک هەوڵی خۆڕزگارکردنیان دەدا، بەڵام سوپای عێراق پێشتر هەموو ئەو تو لە ڕێگایانەشی گرتبوو کە گوندەکەیان بە دەرەوەی خۆی دەبەستەوە، هەر بۆیە دەرباز بوون بە تەواوی ئەستەم بوو.
ئێمەش تقریبا 30 عایلەیە ئەبووین ڕۆمان لە شاخی بۆڵخامیش کرد چوینە سەرەتا شەو ماینەوە لە ماڵێکی لێ بوو ماڵی کاک ڕەفیقی حاجی قادر شەو لە ماڵ ئەوان ماینەوە بۆ بەیانی ئەشکەوتێکیان پێ گوتین چوینە ئەشکەوتەکەەوە بەڵام ئەشکەوتەکە شوێنێکی وا نەبوو جێ هەممان نەیە بۆ شوێنێکی زۆر بچووک بوو یەکێ لەوانەی خەڵکی گوندی بۆڵخامیش گوتی ئەشکەوتێکەیە پێڵەن چاڵە بروسکەکە ئەشکەوتێکی زۆر قایمە و زۆر باشە بەڵام ئێمە شارەزانە بووین زیاتر لە 40 عایلە ئەلم ئەشکەوتایە بووین 35 بەس پیاوی تیا بووە جگە لەو هەموو ژن و مناڵی کە لەگەڵمانە بۆ لەم ئەشکەوتە ئەمە هەموو گولەی ئەشکەوتەکانە گولەی خواردنە ئەمە هەمووی لایلۆنشتە ئەلێرە بڵێن پیاوەکان دامەزرا بوون بۆی کە لە حاڵەتێکا کە هاتنە سەریان دیفاعکەین بەڵام لێرە یعنی تۆ دیفاعی چیەکەی ینی هێشتا لەگەڵ ئەوە شاکە بڵێن کە جاشەکە گەڕابووانێت چوو بوو لێ دیارە باسی کردو کە ئێمە جاشەکەمان لەگەڵا بۆ ئەو ڕەفیقی خۆم لەگەڵا بۆ کوژراوە هاتنە دیارە شەوتەکە لێرە باوکم پێی گوتن کە جۆمان لە دەنگە دەنگیان بوون هاتنە چوار دەوری ئەشکەوتەکە باوکم پێی گوتین لە هەموو بە ژن و مناڵەکە کەس دەنگ نەکا لەبەرەوەی دەورمان ژیراوە کابرایەکی کەڵکەسماکەیە مەیتێکی چیمای هێنا بۆ نەمازانی چیمیاوتمامە کوژراوە یان چیمیاوتی بە چیمای دەدراوە لە بەتانیۆ پێچا بوو هێنا ناو قەرۆخی سێ چەند کاتێ زێ سات بوو تی با بۆ گەن نەبێت تا وا دەکەم نەفەرمان بۆ بێت بە سواری وڵاقی بیگوازینەوە لە قەرۆخی زێ لەسەر بەدیدای نابوو بەس ئەوا چەمی بە سەڵام بەم شێوە ئەوە بۆ ئانی ئەوە ئەشکەوتەکە بۆ ئێرەش ئەمە هینەکە بوو زەیەکە بوو پێشی ئەشکەوتەکە دیار نەبوو ئەنی خەڵک تارە و هەر نەفەر بە بەردەمی ئەشکەوتەکەی داباتە لەبەر قەمیشەڵان و تووتڕی ئەشکەوتەکەی نەدەدیت لە پڕێکا مناڵێک گیریا ینی تۆ مناڵی ساوانەمان زۆر لەگەڵا بوو مناڵێک گیریا جۆم لە جاشەکە بوو بانگی کرد گوتی کە ئەڤەتەن ینی وا خەڵکی تیا لە ناشکەوتەکە کە گوتی ئەڤەتەن و لێرە تەقە دەستی پێکرد جاششکە لێەوە بەریاندایەوە خوارد جاششکە کوژرا جاششکەمان کوشت بووە لێ دامان نبوو ڕۆمانیان هەڵدای خوارەوە بەڵام خۆشبەختانە کەس پێوە نەبوو بەڵام شوێنەکە شوێنی ئەوە نەبوو زیاتر لەگەڵ ئەوەش 3 سعات بۆ 4 سعات شەڕ کراوە لەناو ئەم ئەشکەوتەیە ئەوشتی کاکە مادام ئاشکرا بووین پیاوی چابن وەرن نیوەمان چەکدارین منە ڕۆمە دەرێ دیفاعتان لێ یەکەین هەتا گەینە ئاوەکە لێک خۆمان بە ئاوەکەی ئادەین یان شەڕەکەین هەتا دەقەی دەکوژرێن کە فیشەکشمان پێنەما مستە شارەکە وتی وعدی شەرە بێ ناتان کوژم بەس خۆتان تەسمیلکەن باوکم بە بڕیاری ئەوەیدا لە ناو ئەشکەوتەکە گوتی ئێمە حەلمان نییە لەبەر خاتری ئەم ژن و مناڵە من خۆمەکەمە بەڵاو ژێڕیەوە ئەگەر لەبەر ئەوە نەبێ من خۆم ئەلێرە بکوژێم خۆم تەسمیلی حکومەتی بەحەز ناکەم بەڵام ناچارم لەبەر ئەم هەموو ژن و مناڵە خۆمان تەسمیلەکەین و ئەچینە دەرەوە سوبراکەم هاتە دەرێ فیشە چێکیان پێوەنە ئەلێ لە پشتی دەرچوو لەگە کەوتوو وەڵات بای هاتن گوتیان کاکە دێنە دەرە باشەنان عیبادەتانەکەی وەرنە دەری مادام عایلەتان بی برای کوژراوەکان کە لەگەڵمانە لەگەڵ جاشەکان نبوون لە دەرەوە یانەوە سوور بوون لەسەر ئەوەی کە هەمومان ڕمیکەن بە ژن و مناڵ و چی لەم ئەشکەوتا بە هەمومان ڕمیکەن دوای مستە شارەکە گوتی ناکاکە ئێمە چی ئەم جاشانەی کوشتووە ئێمە ئەوانە کوژینەوە وتی کاکە وەرە چی تەوێ لە دنیاە دەمێ بان ئەمە هەموو سوان و گاوانە لەگە منە هەمووی فەقیر و هەژارە لەگە منە هاتونەتە ئەم کونە من خۆم پێشمەرگم لە فرانس ڕۆژەوە پێشمەرگم فرانی کوڕی فران ئەنجام من بکوژن بان ئەمانە بەردن وەڵا برام مێنانە دەرێ هەمویان چێکیان لێکردنەوە ترەگال لە مل کرد و کەلەپچیان کردن ئەو دوانەی جاشەکانیان کوشت لەگەڵ ڕێبوارە کەلەپچیان کرد و ڕوتیان کردنەوانێ شیوێک بوو بردیانە ئەو لای ئێمە و ڕمیانکەن قسەی لەگەڵا کرد باوکم گوتی هەت چۆنێ بێ ئێمە تەسمیلی حکومەتی عێراق مەکەن هەموو جاشش بوونەوانە ئەشەت زێباری سەرپەرشتی دوو فەوجی جاشیە کرد گوتی ئێمە ناتوانین لەبەرەوە جاشتان کوشتۆ و دوان کوژرا و دوان بریندارە عادەتجیازی عەرەبیان لەگەڵا بوو وتی تازە ئێمە هیچ لە دەست ئێمە نەماوە ناچاری نەبێ تەسمیلتانکەین بەس یەک زەلامی خۆمان ناوی مەحموود بوو مەحموودی خەساب ئەو ڕزگاری بوو وازان بارحاڵ چۆن مۆعجزە بوو ڕزگاری بوو لەوێ کاتێکە ئەم هەموو خەڵکان بردبەوە گۆپتەپێ لە ساحە گۆپتەپێ هەر هەمویان ڕیسک کرد مدەوەر هەموو چەکیشان لە بەردەمی دانرابوون لە بەردەمی دانرابوون گوای ئەمانە پێشمەرگەن گیران و خیانەتە لە نیشتمان کردووە بە قۆناغا تفەنگ و بە لێدان و بە جنێوی خراپ
پێشیان داین بۆ ئەو بۆ ڕەنەکە لە ڕەنەکە نەختە بنەدار و ئاوی لێبوو لێ ئێمەیاندانە لێ ماینەوانی هەتاکو و بڵێن بوو بە دەوری عەسر دوای ئەوە جیازیان کرد کۆپتەر هات کە کۆپتەر هات ئەوانیان تێ کرد و ئێمان لێ بە مستەشارەکە پێی گوتین گوتی ئێمە ئەڕۆین ئێمە ئەڕۆین جێش دێتە شوێنەکەمان جێشەکە بتانگرێ ئێوە بەرتان نادا بەڵام ئێمە بەرتان نەدەین بڕۆ خۆتان قوتارکەن بەس ئەوەی کە لێ بوون بەس زەلامەکان کۆپتەرەکە نیشتەوە و ئەوانیان تێ کرد و بردیان زۆربەی دانیشتوانی گۆپتەپە ئاشنان بە چیرۆکە سەرنجڕای کێشەکەی ڕزگاربوونی مەلاکەریم و خێزانەکەی ئەو پیاوەی بەهۆی خەونێکەوە هەموو ئەندامانی خێزانەکەی بە زندویی لە گوندەکە بردە دەرەوە مەلاکەریمش لەگە ئێمە بوو ئەو دابڕا ڕۆی ئەگەر ڕۆی ئەشکەوتێ بوو چوو بۆ ئەشکەوتەکەەوە کورەکە ئەوەندە بوو دەرگەکەی نازانی من لەوەیە وەڵامی سرم بەرز کرد گوتم کاکە چیتانێ گوتی ئەنتە گوتم شتریت گوتی ئامریریت ئێ باش ئامر دەتێنێ ئامرەکە هەندێ قسەی لەگەر زابتەکانە کرد 4 زابتی لەگەڵا بوو گوتی ناو چییە؟ گوتم ناو مەلاکەریمە گوتی نا ڕاست بڵێ گوتم بەخوا ڕاستەڵێم گوتی تۆ ناو دەرعەلی نییە گوتم ناو مەلاکەریمە کۆرە گوتی تۆ مەلاعەلی یان دەرعەلی گوتم با من دەرعەلیمە ئەمری خوا ڕزایەق ئیتر ئامرەکە هێشە خڕکەڵانەی مقەدەم خالیدی ناو گوتی لەگە زابتەکانە قسەی کرد قلەقلە عەرەبی مەزانی گوتی ئەو خەونی من ئەم شۆدیمە ئەمێ ئامرەکە وای گوت گوتی کوتیوانە لە خەو ماوەریە وریای دەرعەلی بن برازنیی منیشی لەگەڕ بوو بە منداڵەوە برازنەکەی من گەڕایە بوو هاتبوو بۆ ئەشکەوتێککە ئەگە هات من مەلاکەریمیان گرتە بوو قورعانی پێبوو لەگە قورعانەکەی پێبوو قورعانەکەی بۆ خوێندبوون و توشتەکەی هەموو لە بەرکرد بزان بیان مەلایە نەجاتی ببوو دەبێ من چی بخوای تەبارە تەعالا ناوێتە دەرێوە ئامرەوە گوتی تۆ دەرعەلی گوتم باش گوتی کوتیانە لە خەوما کوتیوانە وەرای دەرعەلی بە ئەبە دەرعەلی تۆ دەرعەلی خەمن نەبێ من نەجات دەدەم ئینشەڵڵا لە هەموو شتێک خەمن نەبێ هیچ ترسن نەبێ گوتم زۆر مەمنونم سەید گوتی هیچ پارەت پێیە گوتم نەوەڵا هیچ پارەی پێی چی ئەوە حاڵمانە ئەو باڵمانە پارەی چی وەڵا خێرا ڕۆی بە زابتەکانی وتی هەندێک پارەی بێنم بۆ خڕۆکەن 6,000 بۆ خڕۆکردم 6 دینار وتی ئەمە کە ڕۆشتەوە بچێوە هەر شوێنە بۆ منداڵەکانی سەرف کەوتووە هیچت پێ نەبێت چۆ نەبێ منی هەر بەخوا دەمخوا دەبێ ئەمە ڕاست بێ خەون بێ چی بێ کوێتە بێ بم گوتم بم بە بۆ ڕانێ گوتی ئێمە ئیشی لای ڕانێمان نییە گوتی ئەی گوتم بم بە بۆ تەیشێ گوتی دەی بەسەر چاو گۆپتەپە لە ناوچەیەکی تەڕ و شێداری کشت و کاڵیدا و لە ڕۆخی زەی بچوو کەڵکەوتووە پێشێرانکردنی گوندەکانی کوردستان نزیکەی 1000 کەس تێیدا ژیاون سەر بەناحی ئەغجەلەرە لە قەزای چەمچەماڵ ژمارێک لە خێزانەکان یەم گوندە بەهۆی شڵەژاویەوە بەرەو تەکەی نزیک چەمچەماڵ ڕۆیشتن و ئەمە شوای کرد سوپا بە ئاسانی گەماڕۆیان بدات بەرەو تەچێ هاتین ئەو تەزبیحەت چۆنە بڵێن ئاوها دەبابە ڕیز ببوو ئەو خوای بۆر و زەرد و ڕەش و حتا هاتوونێت ئەو قولە ڕەش قولە ڕەژەمەی لای تەچێ وەڵایەتە لەوێ هاتین مغاویرێکیان لەگەڵ سوار کردین لەسەر چەمچەکە وڵاتی لایەن داین بۆ تەچێ گوتمان ئینشەڵڵا ماکانە تەچێەوە وەڵا لەوێ عەلەی پرێنەزمە ڕای کرد گەنج بوو زاهیری کاکمەجیدیش هەر ڕای کرد وەڵا مغاویرەکە دیشتە سەرەوە هێنانی و وەڵا لە دوای ئەوە سوڕاندیانەوە بەکانی شەیتان هێنایانی بۆ لای چاخانەکە کە هاتین ئەلێ لیوایەکی لێ بوو ئیتر هەڕیدا بوو لەو ناو هینەی کانی شەیتانە وەکو ئەم گوڵە جێش و جاشی لێو لە نزیک گۆپاڵە قاید پیرقە لەوێ بوو لەوێ هەمویان ناونووس کردین وتیان کاکە ئاتان بین بۆ
تاسوژە لە یەکانی دانەدەینێ نەمازانی بداین بۆ قەلعەکەی سووسێ لە قەلعەکەی سووسێ لێ دانگرتین لە مەشینەکان بە ئیڤا بەرەو سلێمانیا هێنای داخلی ناوتە چێ بووین کچێکی حاجی ڕەسوول ناوی خانم بوو ئەو خۆی فرێدا ژنێکی حاجی عەزیز ئێستا اختیارە ئەویش خۆی فرێدا ئەوە چاوم لێ بوو ئیتر منیش پورم لە تەکم و هەری کورە خۆی فرێدە کاغەڵا کورە خۆی فرێدە کورە ڕاکە کورە منداڵ کوتم مەڵای پورێ منەم داڵانە فرێ نادەم هەتاکو ڕۆحم تیابێ وەڵایتە ڕات بین گەشتی مەرکەزە کۆنەکەی هین تەچێ وەڵا جێب قیادەکە هات ڕێک ناوەڕاستی جادەکەی گرت وتم بۆ خوایان پیاوە خەیاڵی ماشەڵڵا ئەو کچەم داگرت و کچێک نازەم نەسرینیشم پەلچێش کرد وتم ئامین خۆت فرێدە ئیتر من هاتم بەبەری ئەمبەرەوە بەبەری باوەفەتیەکانەوە ئەوم کردە مارێکەوە گەڕامەوە ئامینیش دابەزی بۆ خەوانیشم بەدەمەوە گرت وڵایتر خۆما بە مارێکا کرد مانگێک و 17 ڕۆژ دوای کیمیابارانکردنی هەڵەبجە واتە لە 1970 فڕۆکە جەنگیەکانی سوپای پێشووتری عێراق گۆپتەپە و عەسکەریان کیمیاباران کرد. ئەرە ڕۆژە 105 کەس بەهۆی گازە کوشندەکەەوە گیانیان لەدەستاو. ژمارەیەکی دیکەش بە برینداری کەوتنە دەست سوپاکە و ڕەوانەی نوگرە سەلمان کران. بۆیە نزیکەی نیوەی دانیشتوانی گۆپتەپە یان بەچەکی کیمیاوی گیانیان لەدەستاوە یانیش لە بیابانەکانی عێراق مەفەر کراوە. پانزە بیست ئایلەیەک مابووینەوە ڕوومان لە کڵێسە کرد کە چین بۆ ناو کڵێسە نەمانزانی ناو دیەکە جێشی تیا بوو. ئێوارە کەڕێکیان بە ئاوادان نەڕۆیشتین ئێوارەی دوایەتر کەڕەکان هێنایە بۆمان ئایلە پەڕێەوە لەگە پەڕێوانێ کردیانی گوتیان بەم شی و ئاهینا بندارانیان بڕۆن بچنە ئەو شیەوە. جاشێک بەڕاکردن هات گوتی لەو ساڵ بانکتانەکەم بۆ ناوەستن ئێمەشکە وەستین گوتی بڕۆنە ناو دیەکەەوە ئەژیرێن لەبەرەوەی جێشی تایە جێشەکە خەریک بووێنی چۆنەڵی بە شۆفڵ خەریکی تەختکردنی گوندی کڵێسە بوو ناچار دۆڵێکە بوو چینە ناو دۆڵەکە وتمان با لە جێشەکەەوە دیار نەبین ئەگە بچینە بەرەو دیەکە ئەژیراین ئەسکەرەکە لەسەر گردەکە منداڵەکانیش زیان بە هەموو منداڵی سوتا هەستان هەمیان پەڕانەوە کە پەڕانەوە یەک لەوانە ناوی ئامستریە بوو ناوی مام ڕەسوول بوو خەڵکی هەڵسۆیە بوو زۆر پیاوێکی تێکۆشەرمەت بوو وانی ئەو هەموو منداڵ بەبێ جیاوازی هەمووی گواستەوە بەردیە کۆیە لەوێ زگاری کردن لە دۆڵەکە بووین دوای کۆپتەر هات کە کۆپتەر هات زاق و زریقی مناڵ لەو وینەیە ینی چۆنەڵی جێڕانەوەی هەر بەدەم ئاسانە هەت چۆنێ بێ خۆمان پەنادا کۆپتەرەکە نەیبینیتین بەڵام دوای ئەوە مەسوولی جاشەکان من لێرەوە سەڵاو ڕێزم هەیە بۆی کاکفاە خەڵکی خەربەندەلی و هاتە لامان کە چای بۆ هەموو ژن مناڵەکەوت زۆر پێی ناخۆش و خەفەتی خوارد وەڵا ماڵی ئاوا بێخوایە ئەوان ئێمەی نەجات دایەشان پێی خۆش نەبوو کتی بەخوا ناهێلم وتی نەوەڵا تۆ پیاو بە مەهێلە من چۆن نەجاتیانەدەم گەڵابەیەکیانێنا هەمومانیان تێکرد لە شوێنێ بڵێن دۆڵێک پێشەوەی بگەیتە کڵێسە شوێنەکە چاڵێ لە جێشەکەەوە دیار نەبوو لە ناو پێشتر پێی گوتین گوتی کاگە کە گەڵابەکەم هێنا ئەمێ بە پەلە هەر خێرا بسن ناو گەڵابەکەەوە بۆی کە تاخیر نەبنەوەکو ساری عسکەرێ بگاتە ئێرە شوێنی گوت بەو شێوەیە کە گەڵابەکەی ڕاگر هەمومان بە پەلە چوینە ناو گەڵابەکە و خێمەی دا بەسەریا گوتی منداڵی بمرێ و قەناکات یاک بەشەر نوقەی لێوەنەیە وەڵا ئەگەر گوتمایان چۆتان گوتمان دوکانمانەیە لە دوکان ڕای نەگرت لە تاسڕوجە ڕای نەگرت هەتا ماڵی خۆیان لەوێش کرد ئەوە نەجاتمان بوو هەر کەس ئایلی خۆی برد و کەس کارمان لە شار بوو. هەندێک خێزان لەم گوندەدا بە تەواوی لە نێوچوون و هیچ کەسێکیان ڕزگاری نەبووە. دوایەوەدانکردنەوەی گوندەکە لە ساڵ 1992 ئێسک و پرۆسکی ژمارەیە کەسی دیکە لە ژێردار و پەردووی خانوە ڕوخێنراوەکانەوە دۆزرانەوە. هەر ئەوە وای کردووە هێشتا چارەنووسی بەشێک لە خەڵکی ئاواییەکە بە نادیاری ماوەتەوە. گۆپتەپەیەکان ئێمە یەکەم مۆجبەی سجن بووین گۆپتەپەیی چوینەتە نگورە سەلمان ڕۆژێک بوو زۆرم مفسی بوو زۆر شوتێک ناوی کازمە بە جادەکەی ئەڕۆی عەلاقەیە سەمۆنی پێ بوو چوومەتە چێ وتم سەیدی جوعان
وتم سەیدی جوان چای بە من کەوت دەستی کرد بە گریان وتی وە 600 منی داپێم دوا ئەوە 3 سەلێک پیازی دابێم 2 تەماتی دابێم لەگەڵ ماست هەبوو ئەوە نەبوو قوتی هەموو ڕۆژێوەرە بە حکمەوەی کە بڵێن باوکمان بە شەڕ جیران و کە تەلەڤیزۆنیش پیشانیدان تەلەڤیزۆنی ئەو کاتە عێراق پیشانیدان وتی ئەمانە بەکرێ ژیراوەکانی ئێرانن حسابی باوکمان جیابوو لەبەرەوەی کە ئەوان بە شەڕ جیران و 4 ساعت شەڕیان کرد ئەمان لە تۆپ زاواش غورفەی سزنی ئەوان جیابووە ئەوەندەی من لێە بووم ئەوەندەی من لێ بووم حاکم ڕێبواروانم نەدیوە بەس کۆمەڵێ سزنی لێ بوو ئەگە بمبەنەوە بۆ شوێنە ئەو شوێنە پیشانی خەڵکە دەم لەکوێ سج بوون وتی ئەمانە شەڕیان کردووە ئەمانیان هێنابوو بۆ ئەوێ ئەمانە ئێمە وەک سجن بوون ئێمە باشتر بووین لەوان برەحانە هەبوو قەومی خۆمانە خزمی خۆمان بوو وتی لە تۆپزاوە بینیمە گوتی لە پەنجەرەکە و بانجی کردم گوتی هەر شوێنە بێ بزانە جگەرەمان بۆ پایاکە لەبەر خاڵێکمە بوو جگەرە خۆر بوو جگەرەی لێبڕابوو وتی هەر شوێنە بێ دەبێت جگەرەمان بۆ پایاکەی گوتی ئەوە نەباوکتم بینی لێوە کە لە پەنجەرەکە و بانجی کردم گوتی هۆدەی ئەوان جیابوو پیرەکانە هاتنەوانێ کوتیان دیومان لە نگرە سەلمان داوای ئاویان کردبوو داوای جغەرەیان کردبوو دوای هەرسەکان لیان تووڕە ببوون وتوە ئەم جارە داواکەن دەتان کوژی دقیق نازانی چەند کەسمان شەیدە و چەند کەسشمان ئەنفالە لەبەر ئەوەی هەبووە گوتمانە ئەنفال کراوە دوای لەم ئاخریا کە جێخان و هەڵدراوەوە سیرەکەم بە چیماکە شەید بوو ئەوانەمان هەیە یعنی 110 شەیدمان لەسەر قڵاکە نێشتووە ئەمانە بڵێن کە دوای ئەوەی کە لە نەوەتەکان خەڵک گەڕاوەتەوە شوێنێکمان بۆ تاخت کردوون لەبان قڵاکە لەوێ نێژراوە ئێسق و پروسقەکان و لەگەڵ ناوی خۆیان لە شوشەیەەکە لەوێ نێشتومان ئەمە 110 کەس لەوەیە بەڵام لەگەڵ ئەوەش ئێستاش ینی خەڵکەیە جێخان و هەڵدەیتەوە بەدڵنیایەوە ینی لەم 2 ساڵەیە کابراایەک جێخانوی تەخت کرد چۆنەڵی لاشەی پێشمەرگەیەکمان دۆزیەوە ئێمە بە کۆی شەیدەکانمان تقریبان 450 کەسمان شەید و ئەنفال و پێشمەرگەی شەیدی سەنگەریشمان هەیە بنەماڵەیەک هەیە بنەماڵەی مام قادری پێڵێن قادر داوت بەو ناوە بەناوبانگن زیاتر لە 73 شەهیدیان هەیە لە هەموو بنەماڵەکەیانە 2 ئەختیار دەرچ بوو مام قادر لەگەڵ مام عوسمانە بەداخەوەوانی هەردووچیان خوای گەورەی لیان خۆت بێستا لە ژیانە نەماون ئەو بنەماڵەیە یەشێکیان هەبوو بە ناوی کاک حەسۆ یەکێ بوو لە هەرە پێشمەرگە و فەرماندە قارەمانەکانی ناو سنوورەکە ئەویش بەرشاڵاوی ئەنفال کەوت ئێستا ئەو بنەماڵەی سفر بوونەتەوە لە 73 و 75 کەس هیچ کەس لە بنەماڵەکەیانە نەما دڵمان بەوە خۆش بوو کە هەردوو سەرۆک بڵێن مام جەلال و کاک مەسعود چوونە بەغاوە بوو سەدام لەوێ مەویستی کرد و تێکرد ڕێکەوتن لەسەر ئەنفالەکەن باسی ئەنفال مەکەن ئەنفال نەماوە ئەو کاتە بڵێن ئێمە دڵنیا بوون کە ئەنفال نەماوە حەمدی تۆ کە بخوایە یا ڕەبی خوایە ڕحمان پێ بکەی لە قیامەتیشەوە دەزات بەدی کاتێ بەهار شای جوانی بوو لە 4 وەرزە گوڵاڵە سوور خوێناوی بوو لە گۆفتەپەی گەردن بەرزە کاتێ بولبول بە نەغمەی خۆش دڵێ تەزان لاپاڵم و تۆپی چیما لە گۆفتەپە خاچێ لەرزان لاشەی شەهیدی بێناسکەوتوم پێشێری پۆساڵی ڕەش بوو کوردستانم لە ئازادی و سەر بەخۆییا بێبەش بوو ئەی شەهیدانم لە بەرزترین گردی دەیەکەمە سەر هەڵبڕم خۆری ئازادی شەوگاری ڕەش لا ئەدا ئەی شەهیدان بە خوێنی گەژن و سیتان مێژووی کوردم خوێناویە دەشت و چیا و دۆڵ و گردم